بەڕێزان ئەم کاتە و هەموو کاتێکتان باش خۆمان بەخۆشحاڵە زانین لە بەرنمەیەکی نوێی شەبەنگدا لە شاری کەرکووکەوە لەگەڵتانم بە ئومێدەوەی نەم بەرنمەیە جێگای ڕەزامەندی ئێوەی خۆشەویست بێت. خۆشەویستانم لە تەواوی بەرنمەکانی شەبەنگدا من گفتوگۆ دەکەم لەگەڵ ئەو کەسانەی کە تایبەتن بە بوارە ڕۆشنبیریەکە لە کوردستاندا کە خاوەنی بەرهەم یاخود خاوەنی بیر و بۆچوونێکی جوان و تایبەت و وەلەمان کاتە ئاراستەکارینەوەی نوێن بۆ داهاتوو بۆ ئەوەی بتوانین ئاستە ڕۆشنبیری و ئەدەبی و هونەریەکەمان بگاتە ئاستێک کە دواتر نەوەی داهاتوومان شانازی پێوە بکات یاخود ئەو کەم و کورتیانەی کە دەخرێتە باس لە بەردەم بەرنمەکەمدا بە ئومێدیەوەی کە بۆ چارەسەرکردن مێ نەخوت شکاندن و دوودڵبوون خوێنەر و بینەران لەبارەی ئەو بابەتەوە. بە درێژایی ئەم بابەتە کە من گفتوگۆم لەبارەی کردووە کە بریتی بووە لە کای ڕۆشنبیری کوردی و لە هەمان کاتا بابەتی ڕەخنە لە نێویدا بە نمونە من وێ دەکەم بتوانم لە ئێستاوە کە لە کەرکووکەوە گفتوگۆ دەکەم لەگەڵ میوانە بەڕێزەکانم بتوانم تەواوی شار و شارشکەکانی دیکە لەگەڵ ئەو شاعیر و نووسەر و هونەرمەند و تایبەتمەندانی کە لە بوارەکەدا کارەکەن گفتوگۆیان لەگەڵدا بکەم. بمانەوێت نەمانەوێت لە هەر شارێکدا بۆ خۆی تایبەتمەندێکی دیکەی ڕۆشنبیری هەیە کە شارەکە بۆ خۆی وەکو باگراوەندێک تەماشایە دەکات لە ڕابردووە لە بە ئومێدیەوەی کە بۆ داهاتوش هەر ئاوا گەشاوە بێت ئەو شاعیر و نووسەر و هونەرمەند و کەسە دڵسۆزانە لە ئێستاە کاری بۆکەن. بە خۆشحاڵیەوە بۆ ئەم بەرنمەیە لە شاری کەرکووکەوە هەریەک لە مەمۆستا بورهان بەرزنجی شاعیر و نووسەر لەگەڵمانە بێت کە زۆر خۆشحاڵین بە ئامادەبوونی جەناب لە بەرنمەکەمانە. هەروەها مامۆستا پەروین فاتح کە سەرپەرشتیاری خوێندنی کوردی و یەکێکی کەسێکی دیارە وە لە هەمان کاتە لێرە بە پێش بەرنمەکە پێی بڵێم ئەوەی کە بابەتی کوردی بێ ئەو حەزەکات و هەوڵی بۆ بدات و بەرەو پێشەوە بێرێ بۆی بە خۆشحاڵیەوە بۆ ئەم بەرنمەیە لەگەڵما بێت زۆر زۆر سپاس بۆ ئامادەبوونێ. هاوکات مامۆستا هێمن کامیل کە نووسەر و ڕۆژنامە نووسێک و خەمخۆرێکی بوارەکەی و بە هەڵەدا نەچوو بێتم ماستەرەکە لە بواری کۆمەڵ ئاسیایە کە من زۆر پێویستمە بۆ بابەتی ڕۆشنبیری گفتوگۆی لەگەڵا بکەم. بە ئومێد ئێوەم جێگای ڕەزامەندی ئێوەی خۆشەویست بێت و میوانەکانم وە گفتوگۆکەمان سەرنجی ئێوە ڕاکێشێت بۆ کای ڕۆشنبیری کورد و کوردستان و بەتایبەت شاری کەرکووک. مامۆستا بورهان زۆر زۆر خۆشحاڵ بووم بە ئامادەبوونی بەڕێزێ. دەوترێت لە کوردستانە ئەوەی کە بۆ هەم بابەتێک دەستی بۆ بەرین شاهیدیە دات و گەواهی دەرێکی باشە بۆ مێژومان بابەتی ئەدەبیە. ئەگەر منان لێرە وەکو ڕخنەیەک وەکو ئەوەی کە تۆ بەرم بە ئاراستێکی دیکەیە بۆ ناو بەرنمەکەوەیە ئەڵێن ئەو ئەدەب و ئەو هونەرەی کە لە کەرکووکە هەبوو بە درێژای مێشوو ئێستش بە هاوشان بە بابەتەکانی دیکە لە پوکانەوەیە. ئالێرەوە ئەمەوێت وەڵامێک وەرگرم لە بەڕێزێ. گەلێ سوپاس و پرسیارەکە تیش پرسیارێکە بەڕاستی زەقی کەرکووک ئەگەر لە ناو ئەمەە ئەستێرا بێ زەقی کەرکووک و ڕووناکی کەرکووک دیار بێ. من بۆ نمونە چەند شتێکم ئامادە کردووە تا بیزانن وەکو یعنی باسێکی مێژوویە ئەگەر مێژوویش نەبێ بەڵام بۆتە مێژوویەکی دیاری ئەدەبی کوردی. ئێمە بۆ نمونە شێخ ڕەزای تاڵەبانی نەبووایە ئەدەبی کوردی بە نوقسانی ئەمایەوە کەرکووکیە هەجوو هینەوە. شێخ ڕەزای تاڵەبانی ئینسانێکی گەورە مرۆڤێکی گەورە و ئاستێکی بەرزی نەبووایە لە دەوری مەرقەدی شێخ عەبدولقادری گەیلانی شعرێکی فارسی هەیە هی ئەوەی کە ئەڵێ یا ڕەسوڵ ئەڵڵا چی باشەت چون سەگی ئەسحابی کاف ئەو شعرێکی درێژە بە چواردەوری شێخ عەبدولقادری گەیلانیە نووسرا ئەوە واتە بابەتێکی گرنگە و شاعرێکی کەرکووک لەو زەمەنە لە 1970ەکانە بگاتە کەرکووک شتێکی بکات شتێکی گەورەیە. ئێمە مەلای جەباریمان هەیە. مەلای جەباری لە 1940 ئەم شاعرە سەردانی ئەستەمبوڵی کردووە لە کاتێکە حاجی قادری کۆی لە 1962 سەردانی ئەوەی کردووە. مەلای جەباری سەردانی ئەستەمبوڵی کردووە. مەلای جەباری شعرێکی هەیە شعرێکی زۆر جوانە بە ناوی بەهارە. لەناو ئەم قەسیدەیە ناوی هەرچی گۆرانی بێژان و هونەرمەندانی هەیە تەقەن زۆرینەی ئەوانەیە کە لە قەسری بڵێن یان دەرباری کەی خەسرە و ژیاون ناوەکانیان زیاتریش لە ناو قەسیدەیە هەرچی ئامێری مۆسیقی فلکلۆری کوردی هەبووە نووسیوێتی. ئەگەر بێت و ئەو قەسیدەیە نەبوایە ئێمە زۆرێک لەو ئامێرانەمان
بیر ئەچوو چووکە بە زبان ڕقڵ نابێت واتە جۆرە تۆمارکردنی بڵێ بۆ زیاتر دڵنیابوون لەوە عەلی مەردان یەکەم گۆرانی ئەم بەهارەیە وتووە ئەوە ماوەتەوە بۆ ئێمە ئەمە خۆی لە خۆیان کەرکووکە بینە سەر ئەگەر بینە سەر چیرۆک هەردوو پێشەنگی چیرۆکی کوردی کەرکووکی بوون لەتیف حامید کفری بووە کفریش کەرکووک بووە و سەدرەدین عارف لەم نزیکە نابڕخوای کردووە باشە بەڵێ ئەمە بواری گشتی بوو شعر باش شعریش بڵێم لە کەرکووک ئێمە پێشەنگی شعری کوردیمان هەیە ئەسیریمان هەیە خۆشبەختانە پەیکەرێکی بچووکی بۆ کراوە تا ڕادەیە باشە خراپی نییە لە ئیسکان لەسەر ڕێگەی کەرکووک سلێمانی سابریمان هەیە شێخ عەبدوڕەحمانی شۆرجە ئەو زاتە گەلێ گەورە بووە شعرەکانی عەرفانیە بەڵام زۆرێک لە گۆرانی بێژان کردویانە بە گۆرانی ئەگەر ئێمە بینە سەر حوسێن عەلی گورجی لە ساڵی هەفتاکانە و کاتێک حکوم جاتی تازە درابوو گۆرانیەکی وتووە دەمێک عیسا دەمێک لوقمان دەمێک سەفا کێکن ڕێژە ئەوە شاری عەبدوڕەحمان ئەویش خۆشبەختانە بەشی کوردی بەشی زمانی کوردی لە کولێجی پەروەردەی زانکۆی کەرکووک هۆڵێکیان ناوە عەبدوڕەحمان شۆرجە سابری بەلامەوە خۆشاتەوە ئێمە ڕەنجوریمانیش هەیە کەرکووکیە ڕەنجوری گۆڕەکەیەکەوێتە ئیمام قاسم گەڕکی ئیمام قاسم جێی داخە ئەو گۆڕ ئەوەندە بە ئیهمالی سیر کرا بە گەراج بەڕاستی یعنی بە هیمەتی دڵسۆزانی ئەدەب دڵسۆزانی کورد کاک سەیفەدین سابر حەلاق لەگەڵ برادرێکە مۆزەفە ناوی خالد جاف شوێنەکە نۆژەن کرایەوە بۆ شتێکی باش ڕێزێکی لێگیرە فەرموو ئەمە ئەم مێژووە لە ئێستاە چۆن بابەتەکە ئابینیت ئەمە دوو ئەرکەکەوێتە سەر شانۆکەوەی کە ڕێزگرتن لەو مێژووە و بەرەو پێشبردن و پەرەپێدان بە ئایدیای ئەوانیش لە بوارە من شتێکەڵێم با لە واقع دوور نەبم یعنی هەرچی نووسەری کوردی ناوداری کوردستانیش هەیە ناڵێم هەر هەمویان بەڵام لە ناویان ئەگە دەکەسە بن پێنجی کەرکووکیە چواری کەرکووکیە لە کەرکووک دەرچوونە و لەوێ بوونەتە ناو محەممەد مکری کەرکووکیە ڕەمزێکە ڕقمێکە لە ڕۆمانی لە کەرکووک نەژیە جیهاد دڵپاک هونەرمەندێکی بەرز وایە ڕۆحی شاد ڕۆحیان شادەمویان لێرە بمایە وا بزانم لێرە ململانەیەکمان هەیە ئێمە جێی داخە ئەو ئەڵێم حەزمان بە یەکتر نییە یان یەکتر قوبوڵ ناکەین ئەمە لە بواری ڕۆشنبیریە بە شێوەیەکی زەق دیارە ڕۆژنامەنووس حەزی بە ڕۆژنامەنووسی تر نییە ڕاگەیاندکار هەمان شت بەڵام بڕۆ شارەکانی تر ئەوان نییە فبۆیە ئێمە هەنگاوەکانمان خاون بەڵام حەزەکەم ئەوە ئێستا کەوتە بیرم ئەم 28 لە 2016 دیالۆگ ئەوەی ناوەندی ڕۆشنبیری دیالۆگ کاک زاهر شکر ئەم وابزانام 2 ڕۆژە ساڵیادی بووە شتێکی جوانە لێرە و پیرۆزبایی لێ بکەین دەستیان خۆش بێ بەڕاستیەوە هەنگاوێکی جوانی هێنا یعنی ئەگەر بێت و ئەوە هەمومان پاڵپشتی بین لەوانەیە ئەو ناوەندە هەرچەند بچووکە ببێتە ناوەندێکی گەورە دەیان محەممەد مکری و دەیانی تر وەکو شێخ ڕەزا و وەکو سابری و ئەوان بێنەکایەوە زۆر باشە دەست خۆش مامۆستا مامۆستا پەروین ئەوانەی کە مامۆستا بورهان باسی کرد بێگومان وەکو پێش بەرنامەکەش ئاماژەمان پێکرد پشکی شێری بەر بابەتی پەروەردەکەوێت ئەکی تۆیە لە پرۆگرامە شێخ ڕەزاوە بناسێنی بەڕاستی شێخ ڕەزا نەبوایە وەکو مامۆستا بورهانەڵێ ئەدەبمان جۆرە لە جۆرەکان نوقسانە بوو ناقسی تیا بوو باشە لە هەمان کاتا ئەو هەموو شاعیر و نووسەرێکە لە مێژووی کەرکووکە هەیە وەکو پێویست نەناسێنران ڕاستە ئەسیری و لە پرۆگرامەکانە هەیە و ئەخوێنرێت بەڵام ئەو گرنگی پێ نەدراوە پەروەردە لەسەر ئەزی واقعەکە چیەکە لە ناو پرۆسەی پەروەردا بۆ کایە ڕۆشنبیریەکە ڕۆڵی چییە؟ سەرەتا بە خێراتتان دەکەم لە سلێمانیەوە بۆ کەرکووک زۆر بەخێر بن ئەرکتان کێشە کە ئێمەتان بەسەر کردەوە من ئەمەوێ لێرە پێشەکیەک بڵێم بنسبەت کەرکووکەوە تایبەتمەندی خۆی هەیە جاری خۆمان ناونیشانێکمان هەڵگرتووە پێمانڵێن جێناکۆکەکان یعنی ئەمە ناوچە دابڕاوەکانمان پێڵێن ئەم ناوچە دابڕاوە ژینگەیەکی تایبەتی هەیە بە خۆیەوە ڕەنگە ئێمە ئێستا هەمومان دەردەشەی ئەوە بکەین باس لەوە بکەین پەروەردە کەم تەرخەم بێ شاعیر کەم تەرخەم بێ
تۆ بێ بگەڕیتەوە بۆ ئەسڵی مەسەلەکە. ئێمە بیئەیەکی گونجاو لەبارمان نییە لە کەرکووک بۆی بتوانین هەموو شتەکان وەکو خۆی ئامادەکاری بۆ بکەین. بۆ لێرە تۆ نەتەوەی ترت لەگەڵا، خوێندنی ترت لەگەڵا. ئەمێسە پێش بەرنامەکەش لەگەڵ مامۆستا باسم کرد، ئەڵێم قەیچێکە ئێمە کورد ئەدەبی عەرەبیش فێر بێ، ئەدەبی تورکمانیش فێر بێ، با بزانن لە بەڵێ ئێمە بمانەوێ نەمانەوێ. بە دەردی مامجەلال لە موجار ئەیوت کە ئەهاتە کەرکووک ئێمە چەپکە گوڵەکەین، هەموو نەوعەکان بەیەکەوەین، لە تورکمانت، لە عەرەبت، لە کوردت، لە هەموو نەتەوەکانی تر بە مەسیح و برایە زیدیەکانیش. کەواتە ئێمە لێرە پێویستمان بەوەیە هەموومان شارەزایی تەواومان هەبێت لە بواری ئەدەبی نەتەوەکانی تریش. لەگەڵ ئەمەشە ئێمە بیئەی کەرکووک ئەگە بمانێ بەز احتیمام بدەین بە زبانی کوردی بە تەنیا ڕەنگە زرر لە ئەو جیلە بدەین کە ئامادەیەکەین. ئێمە پێویستمان بەوەیە نەوەکانمان وا ڕابێنین کە هەموو نەتەوەکان بناسن، نەک بەس ئەدەب، کەلتوریان، قیەمیان، عاداتیان، هەموو شتەکانیان لەلایەن ئاشنا بێ و شارەزایی تەواویان هەبێ. سیستەمی خوێندن لە عێراق لە دوای هەفتاکان بگرێ یعنی نزیکی هەشتاکان بە سیستەمێکی فەلسەفێکی غەڵەت تێپەڕە بێ. یعنی هەل لە ئەساسە بۆ نمونە ئێمە ئێستا لەبەرەوەی مەنهەجمان لەسەر هەرێمی کوردستانە، بۆ مەنهەجی هەرێمی کوردستانمان هەڵبژاردووە، لەگەڵەوە شایەت خوێندکارەکانمان باجی زۆر گەورە ئەدەنەوە، چونکی تاقیکردنەوەکانمان بەغا ئەنجامێدا، مەنهەجیشمان لەسەر هەرێمە. سیراعی ئێمە لەگەڵ بەغایە چییە لەسەر مەنهەجەکە؟ ئەو ئەیەوێت بێ من مێژووی عەرەب تەرجەمە بکەم، بیکەمە کوردی و بیکەمە بابەتێک لە بابەتەکان و خوێندکارەکانم بیخوێنێ. ئێمە ژەمانەوێ ئەو مەنهەجەی کە هەمانە، ئەو مەنهەجەی کە هەمانە کە باسی شاعیرەکانی خۆمان و مێژووی کورد و داستانەکانی کوردەکە ئەوە بخوێنین. ئەمە وای کردووە کە ئێمە نەتوانین وەکو پێویست لەگەڵ ئەو مەنهەجەی عێراقا ڕێکی بخەین، هەمیشە بدژ حساب کراوین. ئێمە بڵێ دژی عێراق لە مەنهەجەکان کارکەین، لەگەڵ هەمووی ئەم ئەگەرانە و لەگەڵ ئەم هەموو بربەستانە دێینەوە سەر ئەو مەسەلەیە کە ئێمە بڵێن چۆن بتوانین گرنگی تەواوی بدەین لە پرۆسەی خوێندن و فێرکردن و خوێندن بەو بڵێن ئەو بانقەی کە بۆمان بەجێماوە لەوەی لە مێژووە. مامۆستا ماژی پێکرد تی بەداخەوە لە ڕەنجۆری کە بەم ئاخیرە تۆزێک تعمیر کراوشتان، بەڵام ئێمە هەل لە سەرەتای دروستبوونی خوێندنی کوردی لەم شارە چەندین قوتابخانەمان ناوناوە. ڕەنجۆری ئامادەیەکی گەورەیە لە کەرکووک، ناومان ناوە ڕەنجۆری، ئەسیری قوتابخانەیەکە لە ڕەحیماوە، یعنی سەرجەم شاعیرەکانی کەرکووک قوتابخانەیەکمان بە ناوێەوە ناوناوە. ئەگەر من بپرسم تەنها ناونانی قوتابخانەکە بەسە یان ئەم شاعیرە بە مێژووی ژیان و ئایدایەوە بڕوا لە ناو خوێندکارەکانە بناسرێت؟ ئەزانی چۆنە بە ئێمە واقع بین. ئاماژەم پێکرد ئێمە لە بیەیەکی جیاوازین، ئەوەی کە هەمانە ئەو مەنهەجە کەم و پوختەی کە باسمان کرد ئێستاکە زۆر مەنهەجێکی کەمە، زۆر دەوری نەداوە بە شاعیرە مێژوویەکانی کورد لەسەر ئاسیا و کوردستان. با ئێمە هەر نەڵین کەرکووک و کەرکووچێتی بکەین، ئەوانەی سلێمانی و هەولێری ژۆک و پێویست گرنگیکی ئەوەیان پێ نەدراوە لە مەنهەجە. کەواتە فەلسەفەی پەروەردە فەلسەفەیەکە نەیتوانیوە بە تەواوی گرنگی بدا بە بابەتە مێژوویەکانی کە لەسەر ئاستی کوردستان و ئێمەش بڵین وەکو کەرکووکە مەنهەجمان لەسەر کوردستانە وەکو پێویست گرنگی پێ نەداوە. یعنی دەی مەسەل بابەتێکی فیزیا کیمیا زیاتر لە 50-60 لاپەڕە لەسەر فیزیا کیمیایە کە خۆی لە معادلەیە کە ئەبینێتەوە گە ئەو معادلەیە خوێندکارەکە لەبەری بکە ئەتوانێت نەتیجەکەی فیزیات بۆ دەرکە. بەڵام کاتێ دەیتە سەر ئەدەبی زبانی کوردی 2-3 لاپەڕەیە، یعنی شتێکی زۆر کەمە. یا دەیتە سەر ئەگەر بەشەکانی ئەدەب و چیرۆک و شعر و تا شعرێ بە خوێندکارێ لەبەرەکەی ڕەنگە ڕوحت دەرچێتی. ئەمە بایەک شتێک شت پێ بڵێم کاک بێستون، مەوزوعی فێرکردن بەس فێرکردن نییە، پەروەردەشی لەگەڵایە. ئێمە لەگەڵ خێزانە
ئەبێ پەیوەندیەکی باش هەبێ خێزانیش دەوری هەیە لە ڕۆڵی تایبەتی خۆی هەیە بۆ ئەوەی هەوڵی ئەوە بدا لەگەڵ قوتابخانەیە کە چۆن خوێندکار فێری ئەوە بکەن جارێکی کە چۆن لە زمانی ئێمە یەک مەکتەبە عامەیەکمان هەبوو سەرەمان بۆ ئەگەر هەتاکو و کتێبێکمان بەرەکەوت ئێستاکە خەڵک وای زیێناوە لە خوێندنەوەی جەریدەیە خەڵک نایخوێنێتەوە کتێبێ ناخوێندرێتەوە زۆر باش مامۆستا پەروین هێمە وەلات کۆمەڵی پرسیار دا پێم لە وەڵامەکانتە منەمێ ئارەسی مامۆستایە منی کە مکو بابەتی کۆمەڵاسی زۆر پێم خۆشە قسەی لەسەر مامۆستا برهان ئاماژە بۆ کە ئێمە بۆ خۆی لەم ناوچەیە کۆکنین بۆ پاڵپشتی هەرچی تو چووەتە دەرەوە سەرکەوتوتر و زیاتر دەرکەوتووە مامۆستا پەروین ئاماژە بۆ کە ئێمە توانین بەمانایەکی دیکە من پرسیارەکەکە ئەتوانین ناوی بنین ئەسیری مەکتەبەکە بەس ناتوانین ئایدای ئەسیری بسەپێنین بەسەر خوێندکارانە و ناش سەپێنرێت پێویستە وا بکەین کە خۆیان بە دوواداچوونی بۆ بکەن ئەم دیدە کۆمەڵاسیە دوای ئەوەی کە زۆر خۆشحاڵم بە ئامادەبوونی بەڕێسی لە بەرنامەکە پێم خۆشە بە وردی باسێکی و بابەتم بۆ بکەی بۆچی ڕۆشنبیری پێویستە و ڕۆشنبیر ئەرکی چییە لە ئەم کایانە کە باس کرا بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێستان دیارە بە درێژایی مێژوو ڕۆشنبیران ڕۆڵی گەورەیانە بۆ لە دروستکردنی ڕووداوەکان ئەگەر هۆکاری یەکەم نەبن هۆکاری دووەم و سێهەم بوون لە دروستکردنی ڕووداوەکان هەر لە وێنانی کۆن ئەگەر ئێمە ئەسینا و ئەسپارتا فەیلسوفەکان دەرکەین لە ئەسینا چی مێژوویەکی ئەمێنێتەوە دوایی دێنە سەر ڕووداوەکانی ترکە لە مێژووی مرۆڤایەتیە ڕوویان داوە ڕووداوی گەورەی و شۆڕشی فەڕەنسی یعنی ئەگەر تۆ ڕۆڵی ڕۆشنبیرەکان دەربکەی ئایا ئەو ڕووداوی فەڕەنسا و شۆڕشی فەڕەنسی ڕوویەدا بۆ شێوەی کە ڕوویدا لە مێژووە ئەمە جگە لەوەی بەشتر لە ڕووداوەکان کە ڕۆشنبیران ڕۆڵی گەورەیان تیا هەبووە بەڵام لەم ناوچەی ئێمەیە یان لەم شارەی ئێمەیە لەوانەیە من خوێندنەوەیکی جیاوازم لە مامۆستا هەبێ بۆچی لەم شارەی ئێمەیە بۆ نمونە دایم نوخبا یان دەستەبژێر لەم شارەیە ناتوان بگەن بەلووتکە و جێ ئێهێڵن لە دەرەوەی کەرکووک ئەگەن بۆ ئاستی کە خۆیان نەیانوێ دیارە من تەنها بۆ کەرکووک نییە ئەو شارانی کە جێناکۆکن کە ناکۆکی سیاسیان لەسەرە کە ئستقراری سیاسی و ئارامی سیاسیان بۆ ینی دڵنیایی نادا بە دانیشتوانەکەی هەمیشە نوخبا دەستەبژێر ئەم شارە جێ ئێهێڵێ و جگە لەوەی ئەمە بۆ جانبەکانی تریش لە ڕووی ئابووری بابەتی قبول نەکردنێتی لە شوێنی خۆیانوا و جێگەیە بەجێڵێت نه ئەمە ئەو بارودۆخە سیاسیە کە لەو شارەیە ئەگوزارێ ناچاری کردو بۆ نمونە بیرمەندی گەورەی جیهانی ئیدوارد سەعید ئەگەر لە قودس بمایە ئەبوو بۆ بیرمەندە گەورەیە ئەدۆنیس شاعیری گەورەی جیهان ئەگەر هەر لە سووریا بمایە ئەسا و شاعیرە گەورەیە بوو لەوانەیە سەر شەرک ناوخۆی سووریا بۆەوە بکوژایوانە دواتە بۆ مەبەستە بڵێ بۆ دەرکەوتن پێویستە بۆ دەرکەوتن و کە ئەرکەکەی خۆی جێگاکە بگۆڕێت چۆڵی کات جێگاکی دیکە بەڵێ مەبەستمەوەی بڵێم ئەو شارانەی کە لە ڕووی سیاسیەوە تۆ دڵنیانی لە چارە نووسەکەی لە ئەوەی کە لە ئایندەی ئەم شارە هەمیشە تۆ بیر لە جێهێشتنیەکەیتەوە و جگە لە دەستە بژێر کە ئێمە دەستە بژێر بۆن لە ڕووی کەسە ڕۆشنبیرەکان کەسە ئەکادیمیەکان کەسە سیاسیەکان دیارن گیان هێشت و ئەگینا بە هەزاران تر خەڵکی ئاسایی جێ ئەو شوێنانە جێ ئێڵێ بۆیە ئەو شوێنانەی کە ئارامی سیاسی تایە کە ململانی سیاسی لەسەر هەیە لەم شارانەیە ئابووری بەس شێوەیەکی تەبیعی گەشە ناکە ئاسا ڕۆشنبیرەکە گەشە ناکە بۆ من لەوانەیە لە قۆناغێکا کە ئێمە هەمومان یەک چارە نووسمان هەبووە سلێمانی هەولێر دهۆک لە هەفتاکانە کەرکووک ئاستێکی باشی هەیە کە لە دوای 91 بۆ منە جیاوازیکی سیاسی دروستە بێ لە ڕووی ئیدارەوە ئەو کاتە تۆ دوا ئەکەوی لە دوای ساڵی 2003 کاتێک تۆ بە پێی و هەرەمەی کە ماسلۆ عالمی علم نفسی ئەمریکی دائنێ بۆ پێداویستەکانی مرۆڤ تۆ لە دوای پێداویستی فسیۆلۆژیکان ئاو خواردن و هەوا خواردنەوە ئەمانە پێداویستی ئاسایش و ئەمانتەیە کە تۆ ئەم پێداویستیت دابین نەکرد ناتوانانی چاوەڕێ لە خەڵکی داهێنانی هەبێ لە بواری ڕۆشنبیری لە بواری فکری لە بواری ئەدەبی و لە زۆر بواری تر بۆیە ئاساییە کە بۆمە کەسێک هەرزەکە لە قۆناغ هێرزەکارێکە کوجێ هێڵێسەکەی لە تەمەنێکی گەنجیا لە هەولێران سلێمانی داهێنانی هەیە بەرهەمی هەیە لە بواری شەرنی ڕۆشنبیری بواری تریش بۆ لە بڕۆی لەو شاری کە تۆ هەست بە ئاسایشی ئارامی ناکەی و دژیانت زمانیە تۆ ناتوانانی داهێنان بکەی پرسیارێک کەم زۆر مەبەستە لەناو وەڵامەکان تا بەشێکیم دەستکەوت پرسیارەکە ئەوی شەوەیە ئایا قبوڵی ناکەن یاخۆت خۆی بدۆزێتەوە هەست بە ئەمان ناکات لەو بابەتە یان قبول ناکرێت لەلایەنە کۆمەڵاسێکەوە بەڵێ دیارە ئەگەر من ئێستا دڵنیا دەبم کە لەم بەرنامەیە دەرەچم هەتا ماڵ من بە زونێتی ئەگەڕێمەوە یانە
لەوانەیە من نتوانم بەشێ لە بیرکردنەوەکانم دابین بکەم یان تەرخان بکەم بۆ ئەوەی من لە بوارێکی ژیانە پەرە بەخۆم بدەم واتە ئێستا بەشێک لە بیرکردنەوەکانمان ئێستا من بۆ نمونەیەک لەسەر خۆم سەدان وتارمەیە لەسەرەوەی چۆنێمە کەرکک باش بکەین بارودۆخی کەرکک ژیانی کەرکک لە ڕووی ئاسایشی لە ڕووی ئارامی لە ڕووی گەشە پێدان لە ڕووی ژیان باشتری بکەین ئەگەر تۆ لەم شارێ نەژای ئێمە ئەو سەدان وتارە ینی بۆ من 612 لاپەڕە وتار نووسیوە لەسەر کەرکک تەرخانمە کرد بۆ بوارێکی تر بۆ بوارێکی تری فکری بۆ بوارێکی تری فەلسەفی لەوانەیە ئەو کاتە تۆ بۆ لە ئاستێکی جیهانیش بۆیە وتارەکانت بەڵام تۆ ناچاری کاتێک شتە ئەساسیەکانت نییە ناتوانانی داوای شتە جەمالەکان بکەی شتەکانی ترچکە بۆ لە پێداویستەکانی مرۆڤات توشپەپی پێویستیە یعنی بۆ من ئەگەر خواردن و ئاو هەوە و هەناسەدانم لەبار نەبێ ناتوانانی داوای شتم لێ بکەی ئەگەر ئاسایشی ژیانم لە مەترسیا بێ ناتوانانی چاوەڕێی داهێنا لەو خەڵکە بکەی گرفتی کەرکک ئەمەیە هەتا چارەنووسە سیاسیەکەی ینی خەڵک دڵنیان نەبێت لە چارەنووسی سیاسی ئەم شارە بۆ نمونە من سەرمایەدارێک لەوانەیە دەهاتەکەی یان سەرمایەکەی لەم شارە نەخاتە گەڕ بۆ دڵنیان نییە لە چارەنووسی سیاسی شارەکە ئەمە بۆ کاتە لە ڕووی ئابوووریێت و لە گەشەکردن ئەوەستی یان ناتوانین پێشکەوی ئەمە بۆ بکای ڕۆشنبیری بۆ کای ئەکادیمی بۆ کای علمی شەروایە ئەگینە ئێستا لە کوردستان چەند لە ئەکادیمیەکانی کوردستان خەڵکی کەرککن چەند لە ڕۆژنامە نووسەکان بەڕێز لەم بوارەیە کارێکی خەڵکی کەرککن چەند لە هونەرمەندەکان لە ڕۆمان نووسەکان لە وەرگێڕەکان خەڵکی کەرککن ئەمانە ژینگە و بیئەکە ناچاری کردووە جێبی هێڵێ و ئەگەر لێرە بواە لەوانەیە نەیتوانێت بۆ لەبرێ ئەو بارودۆخە ژینگەیە تو ناتوانانی گەشەی تیا بکەی و لەوانەیە بۆ نمونە لە تەقینەوەی کاتیا بچوایان لەوانەیە ئەم بە زۆر لە شارێکی خۆی دەربکرایە بۆچی لە کاتی خۆیان ئێمە ئەو کەسایەتێمان پێ هەزم ناکرێت پێ قبول ناکرێت مامۆستا برهان باسی شێخ ڕزای تاڵەبانی کرد بەڵام شێخ ڕزای تاڵەبانی خۆمان ژیانەکەی زانین چۆن ژیاوە و هەممان شارەزاییمان لە بابەتای خوێندومانەتەوە بۆ لە کاتی خۆیان لەو جێگایە قبول ناکرێت ئەمە هەر گرفتی کەرکک نییە یعنی بۆ مەولانە خالید مەولانە خالید بۆ سلێمانی جێهێڵێ وانەیە ئێستا ئێمە بۆی نالی بۆ سلێمانی جێهێڵێ ینی زۆر هۆکاری تریش بۆ منە لەوانەیە هەندێک جار گرفتێک هەیە ئینسانی شەرقی واین ئێمە لە کاتی ئامادەی ئەو کەسانەیە هەست بە گەورەیان لەوەیە نەکەیت کاتێک کاڕۆ ئینجازانی ئێمە کێمان لە دەستداوە ینی بۆ نمونە ئەوەی کە مامۆستا بورهان وتی هەر عەلیەک بەردەدۆشان ژواڵێ ئەڵێ لە مەلای جەزیرەوە بیگرە ڕۆژێکیان لە کۆڕێکیان تا ئەگا بە فەرات پیرباڵ و بەختیار عەلی و ئەمانە ئەڵێ کەسێک کە زۆر لە ئەدەبی کوردیە تایبەتە شێخ ڕزای تاڵەبانیە یعنی ئەو ڕۆمانوسە گەورە ئێرانی و جیهانیە و احترافی کرد بۆ نمونە ئەمە گرفتێکی گەورەی کۆمەڵگاکەمان بۆ لەو کاتەیە بە ئێستایشەوە مامۆستا برهان دەوترێت ئەدەب زادەی نەهامەتیە ئێخۆ خەڵکە زانێت ئەم شارە ئەگەر لە ڕێو نەهامەتیانەوە کە باسەکەی پشکی شێری بەرکەوتەوە بەڕاستی لە هەمان کاتێک کە تۆ ئەم بابەتانە بینی دوجارە بێ خاوەنی بەرهەمی ئەدەبی زۆر باش بێت ئێستا لە کاتێکە کە نییە من زۆر جارە پرسم و تاکو ئەم شەو لەگەڵ چەند کەسێکی عێراق قسەم کرد ئەڵێ بەڕاستی ئەدەب نابێ بە فریاد ڕست لە کاتێکە کە وەزعیکی سیاسی ئابووری کۆمەڵایەتی نەتەوەی ئاوا ئەکەوێتە شارێکەوە ئەلێرە ئەدەب بزانم وازی لێ بێنێت دەستی لێ دەی وەکو خۆی بمێنێتەوە یان بۆ چوونێکی جەواهری خستە یادمەوە جەواهری ئەڵێ زۆر جار کاغەزم پێ نەبووە تەنها پاکەتی جگەرەکەم پێ بووە لە دەرەوەی وتێل بوومە لە دەروەوەی ماڵ بوومە یەکسەر و شعرە هاتووە وحیەکە هاتووە با بڵێن یەکسەر نووسی ومەتەوە نەبادا لە بیرم بچێت من ئەگەر زادی نەهامەتی ئەمڕۆ برسێتیە ڕۆڕاکردنە ئەمانە لەوەیە لە خەیاڵێکی لەوەیە دوای ساڵێک ئەو خەیاڵە بێتە خەیاڵمەوە بێتە مێشکمەوە بینوسم شەرت نییە من بینوسم چونکو شاعر زۆر لە خۆی بکا بۆ نووسینەوە هەزارها شت وان نووسراوە دوای دوو ڕۆژ فڕێدەی وەکو گۆرانی ڕێزمێ بۆ گۆرانی وێژە تازەکان هێندە کەلیمات و ئەمانەیشت دێنن تا ڕادێ لێشی ناوی نێنانێن تێکستێکی شعری وایە پێڵێن کەلیمات وانە تێکستێ بۆیە چکەندە ینی بەهای کەمە من مامۆستا شتی زۆری وت ئێمە شتی زۆری جوانی وتیانی ئێمە ئەتوانم بڵێ مامۆستا خاڵێکی لەسەر قسەکانی من زیاد کرد شتێکی جوانی بەڵام ئەتوانم ئەوەش بڵێم ئێمە شاعرانی کەرکووک سێ زبان نەزانی زۆر بەمان ئاخرەوەی سێ زبان سێ ئەدەبیاتت خوێندوێتەوە یعنی لە ناو مێشتا بای سێ شاعر تۆ بابەتت هەڵگرتووە وایە سێ کەسایەتی وانە لەم جەستەیەدا لەم مێشکەدا بۆیە هەستەکەی تۆ لەوەیە تاقەی تۆ توانای تۆ
بەرزتر بێ شارەکە تحملی نەکات بۆیە بەجێ بێڵی. زۆر باشە مامۆستا پەروین بۆ نمونە کاتێک کە بابەتی ئەدەبی و ڕۆشنبیری ئەم شارێک کە پەروەردە نەیتوانی بیگەێنێت نەیتوانی برەوی پێبات بە بۆچوونی بەڕێزە چی بابەتێکی ترچی بەدیلێکە دۆزرێتەوە بۆ نمونە ڕەنگە ئەوەندەی شاعیرێک لە دەرەوە کە لە کایی پەروەردانە بێت کاریگەری لەسەر گەنجانە بێ ئەوەندە مامۆستایەک لە ناو پۆلا کاریگەری نەبێت ڕەنگە خۆ بۆ خۆتم گرفتانە بینی بێت بەڵام بۆ خۆی دواتر مێژوو زۆر ئاوڕەداتەوە لە بابەتە پەروەردەیەەکە ئەوەی کە ئێستا بەڕێز ئەتەوێ بۆ کای ڕۆشنبیری بکەی ئەوەیەتەوێ هەموو کەسەکان بۆ نمونە ئەو خوێندکارانە هونەردۆست بن و لەمان کاتا خۆشەویستی تەواویان بۆ خاک و نەتەوە ئەمەش بەشێکە لە ڕۆشنبیری مامۆستا هێمن باشە کە کاتێک ژیاننامەی شاعیرێک بۆ خوێندکارەکە دانی خوێندکارەکەڵێ من چی بکەم من دەرەجەمەوێ کولی تۆپ وەرم گرێت ئەندازیاری وەرم گرێت ژیانەمەی شاعیرێکم بۆ چییە لە کاتێکە کە ئەم ماوەی پێش و ئەم ساڵانی پێش و بڕیاردراکە کوردی و عەرەبی ئەوانش حساب نەکردەوە کونێرف بڵێ مامۆستا من سەرەتا ئاماژەم پێ کرد ئێمە گەورەترین کێشەی ئێمە فەلسەفەی پەروەردە فەلسەفەیەکە لە دۆخێکا دروست بووە هەر بەو دۆخە خۆی لە هەموو دنیاە لە قۆناغێ بۆ قۆناغێ تر دەبێت دەست بدرێ لە مەنهەج ئێستا بۆ نمونە لەسەر ئاستی کوردستان مەنهەجێکە خوێندرێ کاتی ئەو مەنهەجە خوێندراوە کە برژێوی ژیانی مامۆستا زۆر باش بووە کە برژێوی تاک باش بوو کە مامۆستا لە هەموو بوارەکانی خۆی بە تێری و بە تەسەلی هاتە ناو پۆلەوە دڵنیا بە ئەوەی کە پێیەتی زیاتریش ڕەنگە سەیری تۆڕە کۆمەڵایەتەکان بکە کتێبی تر بخوێنێتەوە لە مامۆستاوە یعنی بیرەکان ئەگەڕێتەوە بۆ خوێندکارەکان تۆ خوێندکارێک لە پۆلێکە دانیشتووە چاوەڕێی دەستی مامۆستاکە کات یعنی مامۆستا ئەبێت خۆی پرچەکە اینجا بێتە پۆلەکەوە بەچی دکتۆ مەسە بابەتێک تەیە لەسەر مێژووی کورد بۆ نمونە مێژوو بابەتی مێژوو جوگرافیای کورد خۆ ئەم بابەتە ڕاستە ڕەنگە لە 2 فەسڵە 3 فەسڵە تەواو بێ بابەتەکە بەڵام ئایا دەبێ مامۆستاکەش هەر بەو 2 فەسڵە بەو 3 فەسڵای تر واز بێنێ لە بابەتەکە ئەتوانێ ئەویش دەبێ خۆی پرچەکە مێژوو بخوێنێتەوە کتێبیکە سەرچاوی ترپەیە بکە بیهێنێتەوە بۆ خوێندکارەکان خوێندکار چەند وەری ئەگری یان گرنگی پێتا بە دەردی جەنابەت فەرمووتەڵێ ئەوڵێ من چیم داوە کەی لەدایی بۆ کەی مردووە و چەندی ڕێی شعری نووسیوەتەوە یان مامۆستا بە هەمووی لەبەر نەکەین زۆر جا تووشیەوە بووینە ئەڵێ ئەم شعرەی شێخ ڕەزای تاڵەبانی هەمووی لەبەر بکاڵێ مامۆستا 5 دێر بەسە مامۆستا نەگەیشتۆتە ئەو بابەتەی کە بتوانێت شعری شێخ ڕەزای تاڵەبانیش هەر لە ناو پۆلە باس بکات ئەزانی بۆ من ئەزەکەم بزانی هەموو ئەرکە قورسەکە لەسەر دەوڵەتە حکوومەت کاتێ کە خۆی بە هەند وەری نەگرێت برژێوی ژیانی تاکەکانی بەرەو نەمان بردووە ئایا تۆ چی چاوەڕێکەی لە خوێندکارێکە چاوەڕی بەس نمرێتی یعنی ئەمە ڕاستیەکە هەقە بێ سانسۆر باسی بکەین لە هەموو شوێنێکە هەر بەرنمەیەک بتەوێ ئەم بەرنمەی تۆ ئەگە ئامادەسازی بۆ نەکەی ناتوانانی لە سلێمانی و بگەیتە کەرکووک و لێرە دانیشیت و میوانەکانت ببینی پێشوەخت ئامادەسازی و ژینگەیەکی باش لەبارە بۆ ئامادە کردووە پرۆسەی فێرکردن و خوێندن و بۆەوەی بەرچاوڕوونی یەکمان هەبێ لە دواڕۆژی تاکێکی ڕۆشنبیر دڵسۆز بنەتەوە نیشتیمان و بوارەکە ئەبێ سەرەتا مامۆستاکە خۆی دڵسۆز بێ دڵسۆزی مامۆستا لەکوێوە سەرچاواگرێ ئەوەڵێ من 75 ڕۆژە موچەم وەرنەگرتو تخوا مامۆستا تو داوای چی لە منەکەی بە تایبەتی خوێندنی کوردی من حەقم بە خوێندنی عەرەبی و تورکمانیەوە نییە لەبەرەوەی ئەوان موچەکانیان لەسەر حکوومەتی عێراقیە 25 ڕۆژارێ موچەکەی وەرەگرێ بەڵام مامۆستایەکی من بە 60 ڕۆژ موچە وەرەگرێ هەمان بابەت هەمان دەوام ئەبێ بکات و ئەبێ زۆر لەویش دڵسۆزتر بێ من چاویان ماچەکەمە لە ڕێگەی بەرنامەکەتانەوە کە هەموو کوردستان بایکۆتی خوێندنی کرد خوێندنی کوردی لەم شارە بایکۆتی خوێندنی نەکرد بەبێ موچە دەوامی خۆی کردووە و زۆر دڵسۆزیشن بەڵام کە بە دەردی مامۆستا هێمن ئاماژەی پێکرد کاتێ ئەو هەڕەمەی کە لە هینی مرۆڤایە خاڵێ لە خاڵە سەرەکیەکان کە حاجاتی ئینسانە
ئەمن و ئاسایش و ئەمانە ئێمە لەگەڵ ئەوەشە لەگەڵ ئەو بێوەزعێشە کە لە کەرکووک ڕەچاوکرێ شاعری زۆر باشمان هەیە ئەو هەموو سەرکردە و بەرپرس و لەم شارە هەمووی لەژێر دەستی مامۆستا بووە یعنی مامۆستایەکی سەرەتایی من زۆر جار چوومەتە مناسبەیەک تەڵەبێکی خۆم بینی و خۆم حەدەسێک ڕوویدا تەڵەبێکی خۆم لە چەمچەماڵ مخالەفەیەکم کرد تەلەبەکەی خۆم مرور بوو وتی تۆ مامۆستا پەروینی کاتی خۆی دەرس پێوتومەتەوە یعنی مەسەلەن سێرکە ینی ئێمە هەموو سەرکردایە ئەمە دکتۆرە دەیان خەڵکی پرۆفیسۆر بان هەیە باگراوەندێکی ناومێدیدا بۆ دروست کراوە و هیچی ترەگینا کەسەکان هەبوونیان نەیەوەکو پسپۆڕی هەیە بەڵام بابەتی مامۆستا باسی کرد ئەو شخصیەتانی کە ئەچنە مەسەلەن کەرکووچین و ئەڕۆنە دەرەوەی کەرکووک ئەبن بە کەسێکی دیار و ئەزمونێکی باشیان هەیە لە شارەکانی تر مەسەل لە کوردستان یان لە هەر وڵاتێکی دەرەوە دەیان ئەمە جێگەی خۆشحاڵیە من بۆ ئەوەی ئەگەڕێنمەوە زیاتر نەبوونی ئەمان لە کەرکووک بوونی ینی ئەمن و ئاسایش دەوری هەیە ینی تۆ دەی کۆڕێکەکەی دەی سمینارێکەکەی ئەبێ کۆمەڵێ موافقات وەربگری مۆڵەتی تایبەت وەربگری یعنی بەڕاستی هەندێک شت هەیە ئەوەی کە لە کەرکووکە زەمینە سازیەکەمان زۆر بە باشی بۆ ساز ناکرێ ئەگەرنا دەیان شاعیر و بەهرەمەند و چیرۆکنووس و ڕۆژنامەنووسی بە ئەزمون و بەتوانامان هەیە لەم شارە و لە خوێندنی کوردی شەوە چەنەها ئێمە ساڵانە 16 بۆ 17 تەڵەبەمان بەس تۆب وەری ئەگرێت یعنی ئەمە خۆی بۆ خۆی دەستکەوتێکە بۆ خوێندنی کوردی باشە دواتر پرسیار بریا کاتم وایە بۆ تۆب دەستکەوتە بۆ هونەر دەستکەوت بۆ شاعیر بوون ئێمە فنون جەمیلەمان هەیە لە کەرکووک کە سەر بە هەرێمی کوردستانە دامەزراندەکەی لەسەر دەستی حکوومەتی هەرێمی کوردستان دەیان ڕەسەممان هەیە نەحاتمان هەیە خەڵکی بە ئەزمموی باشمان هەیە هونەرە جوانەکان ساڵانە 200 هونەرمەندمان لێوێ تەخەڕ دەست خۆشمە مەساپەروین تا بۆ ئەوەش ینی بە ئەوەی بڵێن ینی یەک قەوسێکی بچووک لە کەرکووک ئینشاڵە دۆ دەباسیەکەم گۆرانی تایبەتمان هەیە ئێمە کەرکووک هەر تایبەتە بە کەرکووکەوە مەقاماتی تایبەتمانە هەر بە کەرکووک ئەوە ئینشاڵە باسێک زۆر باشە مامۆستا من ئەدەبیات هونەر لە دنیاە وترێت دوو هۆکار یان پێویستیەتی یان زادەی نەهامەتیەکە ئەم دوو حاڵەتە بەشێک لە دروستبوونی کەسایەتی ڕۆشنبیر و هونەرمەند و شاعیر و گەورەکانە لە بەنمونە ئەوانەی کە مامۆستا بوران ئاماژەی بکردوە هەمان کاتە مامۆستا پەروین لەلایەنە پەروەردەیەکە و کەسایەتەکان ئاماژەی بکرد ئەمانە بەشێکیان کەوتونەتە بەرەو نەهامەتیانەی کە مەسەلەن لە کۆمەلگا و لەم شارە دروستی کردوون لە ئێستاە ئەم بابەتە پێم خۆشەوەکو بابەتی کۆمەڵناسی ڕۆشنبیر و نەهامەتی چیەمان بەستە پێکەوە هەوڵی چارەسەرکردن یاخود لێ ڕاکردن بەڵێ دیارە مرۆڤ بۆ گۆڕانکاری لە واقع مرۆڤەکان ئەکرێن بە سێ بەشەوە بەشێکی هەوڵی هەڵاتنەدا لەو شوێنە توانای ئەوەی نییە لەو شوێنە بژی بۆی ئەو کۆمەلگایە بگۆڕێ ئەو شوێنە ئەو ژینگەیە بگۆڕێ بەشێکی ئەوەیە لەگەڵی ڕادیە و هیچ هەست بە پرسیارەتی ناکە و ئەڵێ تازە لە دەست من دەرچووە و توانام نییە بەشێک شەیە بەرەنگاریە بێتەوە هەوڵی گۆڕینی ئەو واقعەدا بەشێکی کەمی لە ئەچێتە مەرتەبەی سێهەمەوە کە لە هەوڵی گۆڕینی واقعەکەدا یعنی نە هەڵدێ نە تەسلیمیە بێ و هەوڵی گۆڕینی واقعەکەدا اینجا ئەمەیش بە شێوەی جۆراوجۆر بۆ نمونە لەوانەیە کەسێک کە توانایەکی بەهرەیەکی هەیە بەدەستی نووسین بە بەرهەمەکانی بە هەوڵە ڕۆشنبیرەکانی لەوانەیە بۆ نمونە کەسانێک دێت پەنا بۆ ئەم ڕێگایە سوودی بێ پەنا بۆ ڕێگایەکی ترە بن کە لە ڕابردووە زۆر جار گەنجی ئەم شارە بوونە پەنای بۆ ئەبریانی بۆ نمونە ئەوەی کە بەرەنگار بوونەوەی ڕاستەوخۆ بۆ نمونە لەوانەیە کەسێکی تر بە بەرهەمێکی تری بە چالاکیێکی تری بە هەر جۆرێک کە تۆ جۆرێک لە ناڕەزایەتی تبێ بۆ گۆڕینی ئەو واقعە ئەوەی ئێمەش لە ئێستاە بۆ نمونە ئەم ژینگەی لە کەرکووکە هەیە زۆر جار گەورەترە لەوەی کە ئێستا ئێمە ڕۆشنبیر ڕۆڵی هەبێتایە لە گۆڕینە لەبەرەوەی بۆ من لە سەردەمێکە ئەگەر لەم شارەیە بڵاوکراوەیەک زۆر کاریگەری بووبێ بۆ من لەسەر خەڵکی شارەکە
چوبێتە ماڵەکان و خوێنەوارێک بەس ببێ بۆ ئەوەی گەڕێکێک یان چەند خێزانێک ئەو بابەتە بخوێنێتەوە بۆ ئەوەی جۆرێک لە هۆشیاری دروست بکە. لە ئێستاە بەهۆی ئەو گۆڕانکاری تەکنۆلۆژیا و ئەو بارودۆخە سیاسیش کە لەم شارەیە هەیە تۆ ناتوانانی لە ئێستاە ینی هیوا ببەخشی بەوەی کە تۆ ئەتوانی ڕۆژ لە ڕێگایەک کە خەباتی ڕۆشنبیری و خەباتی مەدەنی گۆڕانکاری فعلی بکەیت لەم شارەیە لەبەرەوەی بۆ منە کەڵەکە بوونی ڕووداوە سیاسەکان و مێژوویەکی کە هەیە لە شارەکەیە و نەبوونی سیستمێکی سیاسی باش ئەوەی مامۆستا باس کرد نەبوونی سیستمێکی پەروەردەی باش کە ئێمە تاکەکان تایە پەروەردە بکەین و هەست بە پرسیارەتی بکە بۆیە کەمتر هەوڵێ ینی ئەتوانی ئومێد بەخشی بۆی کە ئێمە ئەم ژینگەیە بگۆڕین. بەڵام لە بەرامبەر ئەوەیشا ئایا ئێمە دەستە و ئەژنۆ دانیشتوین ئایا هەوڵ نادەین ینی بۆ نمونە ئەم هاوینە مانگی حەوت کە پلەیگەرمە هەندێک جار نزیک 50 بوو ئێمە بە چەند کاتژمێردا ئەنیشتین ئامادەکاریمانە کرد بۆەوەی ئێمە لە مانگی 11 نەمامی کوێ بگە و دابەشی بکەیت بەسەر خەڵکی کەرکووە ڕێژەی سەوزایی زیاد بکەیت کە من گروپی هاوڕێمە گروپی خۆبەخش کەم نەچوم یارمەتیانمەدا بۆنە ئەم بینی کچ و کوڕی ئەم شارە لە بگە بەرگەرمایە دانیشتن ئامادەکاریەکەن بۆی تۆ بکەنە ناو کیسەیەکەوە ئەم چەند مانگترم نامام پێ ئەمە بۆ نمونە ئەمە هەوڵە ینی کە تۆی بینی ئەمە بە گەورەی بینی لەوێری خەڵکی تر لای ئاسایی بێت کە لەم کاتێت تو دێ لە ڕۆ سایکۆلۆژی و سۆسیۆلۆژیەکەەوە باس سەیری ئەماکەی ڕووداوی گەورن بۆ نە گروپی تر هەیە خەڵکی هەرزەکار لە هەردوو ڕەگەزەکە کۆ ئەکاتەوە دوجار خەڵکی ئەم شارە لە پسپۆری جاجا کۆ ئەکاتەوە سیمیناریان بۆ ئەکا بۆی ئەم هەرزەکارانە کە لە قۆناغی هەرزەکاری و ناوەندیان لە خوێندنە لە ئایندەیە بنە کەسێکی باش یعنی لە بوارێکە پێ بگەن ینی هەر ئێستاوانە هەندێکیان بۆ نمونە لە چاو پار و پێرار پێگەیشتون ینی لە کاری خۆبەخشیە کار ئەکەن ئەمە ئەم هەوڵانە ئینسان جێگەی دڵخۆشیە بۆ نمونە خێزان هەیە لەم شارە بە کوڕ و بە باوکە کە سیرکەی دەیان مناڵ و گەنج و هەرزەکاری ئەم شارە کۆ ئەەکەنەوە فێریانەکەن چۆن لە ڕووی جەستەی و بەهێز بن و فێری کاراتیانەکەن و هەندێکیان بەشداری کە ئەکەن لە بۆ نمونە بتوڵاتی جیهانی و بتوڵاتی عارەبی دەرەوەی عێراقیش ئەمانە جێگای دڵخۆشیە بۆ نمونە کەسێ دوانسیان یەکە گرن سێرکی دەستگایەکیان داناوە شوێنێک بۆەوەی خەڵکی مۆسیقار پێ بگێنن ئەم دیوەی شەبینی لە پاڵ ئەو دیوەی تریشا کە ئێمە جۆرێک لە ڕێژبینی هەیە جۆرێک لەوەی کە ژینگیکی سیاسی ئاڵۆز و ناخۆشەیە ئەم هەوڵانەی شەیە لە پاڵیا بۆیە زۆرجا منەڵێم ینی هەردوو دیوەکە بینین بەڵام ئەگەر تەنها قسە لەسەر یەک دیوی بکەیت ئەوە تەنهاڵی دیوە ڕژبینەکەی و کەرکووک شارێک پێ خزمەتە بۆنە دەسڵاتێکاتوە بەبێ ویستی شارەکە چی بڕارێک بوێ دەربکە حکوومەکە گوێ بە حەز و ئارەزوو سایکۆلۆژیای خەڵکی شارەکە نادا بۆ نمونە زۆر شتی ترکە بۆیە بۆ خەڵکی ئەم شارە فراهەم بواە کە نیە بەڵام لە پاڵ ئەوەیشا سکەی ئەم هەوڵانە هەیە یعنی دەیان لەوەی کە باسمان کرد چەندی نمونە مامۆستای من ئەگەر بە کورتی وەڵامی ئەم پرسیارم بیتەوە بۆ نمونە کەسێک دانیشێت بە دیار بەرنامەگەوە کە کەسێکی ڕۆشنبیر قساکە شاعری قساکە هونەرمەندی قساکە کەسێکی ئەمانە قساکەن کەسانێکەیە دانیشە زۆر جارم شتە بە منەگاتەوەڵێ بابە بڕۆن بەلای ژیانی خۆتان ژیانتان زۆر وێرانە زۆر خراپە ئێوە ناتوان کۆمەلگا بگۆڕن یعنی پەیوەندی نێوان کۆمەڵ و ئەو ڕۆشنبیرانە کۆمەڵ پەیوەندێکی زۆر دوورە لە یەکترەوە یان نیانتوانیەوە بگەن بە یەک بەڕاستی نەک لە تەنها شاری کەرکووکە لە کوردستان و عێراق بەگشتی پەیوەندێکی خراپە بۆچی خراپە بەڵێ هۆکار زۆرە نادرێ ناگا هۆکار زۆرە بۆ نوخبە دەستە بژێری ڕۆشنبیر یعنی ناتوانێت بۆ نمونە ئێمە بگەین بە کەناری ئارامی یعنی بەوەز لە سیاسەکان بێنی کە هۆکاری زۆرە و هەرۆکارێک بێ ئەم دەستە بژێرە بۆ نمونە هەر لەوەی کە تەقسیماتێکی سیاسی هەیە کەواتە تۆ هات لە ڕۆڵەکەی خۆی کەمەوە بێ هەر لەوەی کە بۆ نمونە ئەم دەستە بژێرە لەوانەیە دەسڵات نەیەوێ ڕۆڵێکی خۆی هەبێت دەستگایەکی لە بەردەستان نەبێ جگە لەوەی کە ئەمە تەنها گرفتی ئێمە نییە تەنانەت ئەگەر ئەوانەی کە سەرکاریان هەیە لە بواری توێژینەوە یان ئەخێنەوە ئێستا لە ڕۆژ ئاواش زۆر ئەم گرفتیان هەیە ینی بەهۆی ئەم هاتنی تەکنۆلۆژیا و بەرهەمەکانی تەکنۆلۆژیاوە ئەوەی کە ئەتر کاریگەربوون بە کەسێک کە بە کاریزمایەک لە بواری ڕۆشنبیری و کاریگەربوون بە بەرهەمێک ئەمە کەمتر بووەتەوە بەڵام ئەمە لای ئێمە زیاتر چکە بۆ ئەم گۆڕانکاریە کە هاتوون لەگەڵ فکرمانە جیاوازێکی گەورە هەیە گۆڕانکاری مادیەکان خێران بەڵام لە ئاستی ئێمە گەشەکردنیەکی معنەوی ڕۆشنبیریشمان نییە تاوکو ئێمە بتوانین بە شێوەیەکی باش ئەم گۆڕانکاریەک مادیەی کە دێ بەکاری بێنی زۆر باش
مامۆستا هێمن کاتن زۆر کەمەوە حەزەکەم لای جەنابەتەوە دوایین قسەی خۆت بکەی لەبارەی بابەتەکەەوە. بەڵێ دیارە لە کۆی بابەتەکە کە چەند خاڵ دەتوانم ئستنتاج کە بەرنامەکەش تایبەت بوو بۆ کەرکووک ئێمە یەکەم شت هەوڵ بدەین لە ناو بێهیوای و ژیانێکی ناخۆشە جۆرێک لە گەشتبینی ببەخشین بە دەوروبەرەکەمان. ئینسان لە گەشتبینە توانێت ئینتاجی هەبێ بەرهەمی هەبێ. اینجا بەرهەمەکە لە هەر کایەکی ڕۆشنبیری سیاسی ئەکادیمی هەر شتێکی تر بێ. خاڵێکی تر ئێمە بتوانین تاکێک پەروەردە بکەین بە نووسینەکانمان بە قسەکردنەکانمان لە کاتی وانەوتنەوە لە بەرنامەکانمانە ئەم تاکە هەست بە بەرپرسیارەتی بکە و تاکێکی خاوەن ئاکار و ئەخلاق بێ و تاکێک نەبێ کە هەست بە بەرپرسیارەتی نەکە. ئێمە توانیمان تاکی هەست بە بەرپرسیار دروستکەین ئەتوانین ئومێد بە گۆڕانکاریش دروست بکەین. خاڵێکی تر ئەوەیە ئێمە بتوانین بە سیاسەکان کە بەشێک لە گۆڕانکاری ژینگەی سیاسی ئەمڕۆ لە دەستی ئەوانە وایان لێ بکەین ئەوان سازش بکەن لە بەشێک لەوەی کە بەرژەوەندەکانی کە هەیەە لە پێناوی بەرژەوەندی گشتیە ئەمەش بە بەردەوام بوون و بە کۆڵ نەدان بۆی بتوانین ئێمە لایەنی کەم ژیانێکی شایستەتر بە خەڵک هەبێ و ژیانێکی باشتر لەوەی کە ئێستا هەیە بۆ خەڵکی ئەم شارە و بۆ خەڵکی شارەکانی تریش هەبێ. زۆر سوپاس زۆر خۆشحاڵم بە ئامادەبن. مامۆستا پەروین دوای قسەی بەڕێزی لەبارەی گفتوگۆکەمان و بابەتی ڕۆشنبیری و بابەتەکەی بەڕێزە کە پەروەردەیە چی بکەین بۆ ئەوەی کە دیسان وەکو ئەنجامێک گرنگەوەی کۆڵ نەدەین. ئێمە کەرکووک و کەرکووشەکان زۆر لەم نەهامەتیانە زیاترمان بەسەرهات. گرنگەوەی تاکی ئەم کۆمەلگایی کە ئێمەتیا ئەژین کۆڵ نەدەین هەوڵ دەین بە هەر هەمومانەوە دەست بخینە سەر برینەکان و ساڕێژی بکەین و چارەسەری گونجاوی بۆ بدۆزینەوە و هەر لێرەشەوە داواکەم لە حکوومەتی هەرێمی کوردستان جارێکی کە چۆن لە سەرەتای پرۆسەی ئازادی کەرکووکەوە گرنگێکی تەواوی بە شاری کەرکووک و بە دۆسیەی کەرکووکدا جارێکی کە لە نزیکەوە گرنگی بە معاناتەکانی خەڵکی کەرکووک و بە تایبەتی خوێندنی کوردی تا ئەم لەحزەیە خوێندنی کوردی لە بارێکی لە نەهامەتیایە. یعنی ئێمە ئێستا خوا ڕەحمی کردو دەواممان نییە لەبەرەوەی خۆتەزانی بە بۆنەی ئەم ڤایرۆسەوە بەڵام کاتێ دەوام بکرێتەوە مامۆستاکانمان زۆر هیلاکن بەم دۆخە جارێکی کە دەستپێکی قوتابخانە ناکرێتەوە بەو شێوازی کە ئێستا لەبەرەوەی ئێمە سیرکەی ئەو معاناتەی کە تاکی هەرێمی کوردستان لە نەبوونی موچە نیانە کەرکووچیەکانیش خوێندنی کوردی کە 8,000 مامۆستاین کە خزمەتی خوێندنی کوردیەکان موچیان لەسەر هەرێمی کوردستانە ئەمەش خۆی بۆ خۆی هۆکارە. یعنی کاتێ تۆ مەسەلەیە کوردی هەیە ئەڵێ سفرەی پڕ ئاشتی ماڵە. یعنی ئەمە کاتێک کە مامۆستاکە تەواو مرتاح بێ تەواو گرفانی پڕ بێ پرۆسەکە بەسەرکەوتووی ئەڕوا ئەتوانێت لەو کاتانەیە مەسەلەن 4 کتێبی کە بێنێن کتێبێکی مامۆستا بورهان پەیاکە شعرێکی جوان بخوێنێتەوە بۆ خوێندکارەکانی بۆی بتوانێت بەس کاتێک کە من ئەو لە ئەمن و ئەمان ناژی گرفانی بەتاڵە داوای چی لێ بکەم یعنی بخۆم شەرمەزارم بەرامبەری کە واجیباتەکانی کە ئیبینێ حەقەکەی نادەمێ وەکو پێویست بۆیە ئیشەڵا ئومێ دەکەم هیچ نەتەوەیەک ڕابردوو خۆی لەبیر نەچێ مێژوو ڕەحم بە کەس ناکە ئەو مێژوەی کە نووسراوت کە ئێستا ئێمە لێرە لەم بەرنامەیە باسمان کردووە نەوەکانمان ڕابینین کە ئەو مێژووە بە جوانی بیڵنەوە و هەوڵی ئەوەشی بدەن دەوڵەمەنی بکەن نەک کەمی بکەن. زۆر سپاس زۆر خۆشحاڵم بە ئامادە بن. مامۆستا بەرهان دوایین قسەی بەڕێستان. من مامۆستا پەروین بەڕاستی هەنێشتی وروژان و باس کرد من دام نابوو باسی کەم دیارە دڵاوێنەی دڵا دەسەکانت خۆش بێ. من هەمیشە ئەڵێم ڕابردووان شتی جوانیان بۆ کەرکووک دانا ئێمە بەرنامەکەمان لەسەر کەرکووکە بۆی ئەڵێم کەرکووک بۆ نمونە مەقامی تایبەت هەیە لەسەر کەرکووک بۆ کەرکووک خورشیدی ئای خاوکار وانە ئەمانە کەرکووک ئێمە ئایا توانیمان هونەرمەندەکانمان چی ئیزافەیەکی تر بکەین بۆ ئێرە باشە سەڵاح داودەمان نەبوو گۆرانی تایبەتی وتووە کەوتۆتە سەر زاری هەموو کوردێک ئەم کوردستانە بەلار و گۆرانی تایبەتی کەرکووکە ئایا غاواغا گۆرانی تایبەتی کەرکووکە ئایا ئێمە ئێستا هونەرمەندانمان شاعرانمان ئەتوانن ئەو مێژووە جوانە بە جوانەیەکی تەپڕکەنەوە یاننا ئومێ دەکەم ئەوە ئومێدی منە زۆر خۆشحاڵ لە سپاس بۆ
بینەرانی بەڕێز و خۆشەویست لێرەدا بەم شێوەیە گەشتمە کۆتایی ئەم بەرنمەیە کە لە شاری خۆشەویستی کەرکووکەوە پێشکەشکرا بە هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەک و بە تایبەت میوانە عزیزەکانم تا بەرنامەی داهاتوو بە کامەرانی تەنەسپێرم خواتان لەگەڵ.